بەناوی خۆی گەورەوە بەخشندە و میرەبان ئەزان خۆشەویستان خۆشحاڵم خۆگر خامۆشم لە کەناڵی بیرۆکە لە خزمەت ئێوەی زێدە ئازیز و خۆشەویستدام لە بۆ پێشکەشکردنی تازەترین وانەی فێرکاری ئەدۆب ئافتەر ئیفێکر. ئازان خۆشەویستان هەروەکو ئێوەی بەڕێز و خۆشەویست ئاگادار بوون کە ئێمە یەک لە دوای یەک هاتین بە شیکردنەوەی هەموو ئەو فانکشن وەروە ئەو ئادات و توڵانەی کە لە نێو ئافتەر ئیفێکردا تاوەکو بتوانین بە شێوازێکی زۆر ئاسان و ساکار بە زمانی شیرینی کوردی بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست هەرچی معلوماتە بوو خسمانە بەردەمی ئێوە. ئازیزان ئێمە زۆر خۆشحاڵ دەبین ئەگەر بێت و کەوا توی بینەر ئەگەر سەرپێیش ڕوود لە کەناڵی ئێمەکەت بۆ پشتگیری کەناڵەکەی ئێمە بۆ پشتگیری ڕەوتی زانست و زانستخوازی ڕەوتی گرافیک ڕەوتی پێشکەوتن پشتگیریمان بکەی بە سەبسکرایبی کەناڵەکەی ئێمە دڵمان خۆش بکەی دەمانەوێت تارگێتی خۆمان ئێستا کە 2500 سەبسکرایب بە تقریبان بیگەینین بە 3000. بۆیە خۆشەویستان ئەگەر تۆ قوتابی ئێمەژنی بینەری ئێمەژنی هواداری ئێمەژنی وەکو پێشگیریەک بۆ ئەو وانانەی کە بە زمانی شیرینی کوردی بە خۆڕایی بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست دەیخەینە بەردێدی ئێوە بە شێوازێکی زۆر پرۆفیشناڵ بە شێوازێکی زۆر زانستی و تەکنیککاری زۆری تدا بەکاردێنین و ماندووبوونی زۆری وەرەکەین. بۆیە وەکو ڕێزێک بۆ ماندووبوونی ئێمە تکایە گەر ئێستا تۆ بینەری ئەموانەی لە ئێستاوە سەبسکرایب بکە دڵی ئێمە بە سەبسکرایبەکانی خۆت خۆش بکە. بەڕێزان ئێمە لەوانەی ڕابردوو باسی ماسکمان کرد هەروەکو بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویستیمان کردەوە ماسک لە ئافتەر ئیفێکدا کاری زۆر ناوازە و شاکارانی پێ ئەنجام دەدرێتن. زۆر جار ئێوە شایەری هەندێک پرۆژە دەبن کە زۆر بە جوانی دروستکراوە بێگومان چەندین زۆر ماسکی تێدا بەکارهاتووە. ئێستا ئێمە ئەمڕۆ باز لەوە دەکەین چۆن بتوانین سوود لە تێکست وەربگرین لە ڕێگای ماسک، یانی چۆن بتوانین تێکستی خۆمان ڕازاوە بکەین بە ماسک یان چۆن بتوانین بە ماسک ئێمە سوود لە تێکست وەربگرین شتێکی لەو بابەتە، یعنی تێکست واتە نووسین و ماسک بەیەکەوە بزانی چ جوانیەک بە پرۆژەکانی ئێمە دەبەخشێ. بەڕێزان ئێمە بە لە ڕێگەی پێنتۆڵ ئەو ڕۆژێ بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویستیمان کردەوە کە ئەم سیارە چۆن بتاشین و لە دەوروبەری خۆی جیای بکەینەوە بە شێوازی ماسک. گریدمانە ترانسپارنتیش لە ڕێگەی ئەم دوگمەی ئێرە ترانسپارنت گرید لێ دەدەی یەکسەر دەبێتە ترانسپارنت و باگراوندی سکوێنسەکەمان لە دەبا. جایزان با ئێمە سەرەتا بچین تێکست بنووسین بۆ نمونە وەسفێکی ئەم سیارە بکەین بە خەفیفی. ئەلێرە بۆ نمونە بنووسین کەم با بیکەینە چێ بیکەینە کوردی کەم بنزینەوە نیە هەر سیارێک بێگومان کەم بنزین بێتن زیاتر اقتصادی و ئابووری و ئیکۆنۆمیکە بۆیە زیاتر سەرنجی بەڕێزان ڕە لە کێشێتن کەوانەی حەزەکەن سیارێکی کە مەسروفیان هەبێ. نمونە ئێستا شتی تریش بنووسین بە ئەم تێکستە بە کۆنتڕۆڵ دی دەبڵکەیت بکەینەوە دەبڵکەیتمان کرد اینجا شوێنەکەی بگوازینەوە بۆ نمونە لەکوێی دابنین لێرە شتێکی تر بنووسین. ئێستا بەڕێیەوە چ بنووسین باشە بنووسین کەشخەی و ناکەشخەی زیاتر لە بۆ مرۆڤ بەکاردێت مرۆڤی کەشخە جوانی و سەلامەتی هەردووچی لەم سیارەدا کۆبۆتەوە بۆ نمونە جوانی و سەلامەتی با کۆنتڕۆڵی لێ بدەن هەر ئەم تێکستە ئەم لە ئێرەی سەرێ ئەویش کۆنتڕۆڵی لێ بدەن دەبڵیکەتیکەین. ئێستا ئەمە بووە بیکەینەوە ڤی شوێنەکەی بگوازینەوە بینین برین ئەلێرە دابنین ئەلێرە چ بکەین شتێکی تر بنووسین زۆر بەقوت بیتن فکرەیەک بیرۆکەیەک چێتی لە بۆ سارە چێتی سەلامەتیمان نووسی جوانی و کەم بنزینی و هەروەها هەرزانی لە چێ لە نرخدا منە لە نرخداونیە شتێکی لەو بابەتە بۆ سوپەرمارکێت لە نرخدا هەرزانی لە نرخدا. ئێستا ئێمە ئەو سێ تێکستەمان نووسی چۆن بتوانین یعنی ئەمە لەبەر دەبڵکەیتمان کرد ئەمە ڕێگای ئێمەی سەریعتر و خێراتر کە لە باتەوەی هەر جارەجێت تێکست بنووسی بینی و بەبەی بیکەوە کوردی ئینگلیزیە یەک تێکست دەینی دەبڵکەیتی دەکەی دەستکاری هیچ تر ناکەی. دوایە ئەم سێ لێرە تەحدید بکەین بۆ نمونە کۆنتڕۆڵ لەگەدا بگرین ئەم سێلێرە لەسەر کیبۆرد پی لێ بدەین پیمان لێدا پۆزیشنەکان هەمووی دەبێتەوە بۆیە کیفرێمی پۆزیشنەکانیش ئاکتیڤ دەکەین هەردانەیەکدا ئاکتیڤ کرد هەمووی کاراسانیە هەر سێکی بەیەکەوە لە یەک کاتدا
ئاکتیڤ کرد جا ئێستا ئێمە حرەکەیەک ینی حرەکەیەکی بدەینێ بۆ ئەوەی چ بکەین حرەکەی بۆ دروست بکەین ئێستا هەر سێکی بەیەکەوە تەحدیدا من هەر کامیان بجولێنم هەر سێکی دەجولێ یەکسەر کیفرەیمیشی دانا بۆیە کلیچێک لەم بۆ شایە دەکەین تاکتاکە دایان جولێنین ئێستا ئەمە بینین کەم بنزینی لە لای بنزین ڕابێتن بۆ نمونە لە لای چەند دەرێبێتن لە لای بنزین بێ کەم بنزینی بە پۆزیشنەکەی لێرەبی واروە جوانی و سەلامەتیەکەش لە لای سەرەوە بێتن بەم شێوەیە هەروە هەرزانی لە نرخدا بێتە ئێرە دوایە بە ئەویش بینە ناو بۆنیت ئێستا ئێمە سێ تێکستمان نووسی کاتێکەوە سێ تێکستمان نووسی پۆزیشنی یەکەممان بەم شێوەیەدانا ئێستا جیان دەگوازنی و با چەند فرێمێک بڕۆین چەند فرێم بڕۆین باشە پێم وایە ڕاوەستا بە بیکەینە فرێمات دەفرین باشە با دەفرین بتن با تۆزێک ئەوە کە دیابێتن کاتێکەوە حرەکەی بۆ دروستەکەین بۆیە هەڵدەستین بە گواستنەوەی تێکستی یەکەم هەر حرەکەمان پێکرد کی فریمێک لێرە زیاد دەبێتن ئەلێرە کی فرێمێک تووشش پۆزیشنی دەگوازیەوە ئەو پۆزیشنمان گواستەوە کی فرێمی یەکەم تقریبەن برین لە ناو وادابنین لە ناو ئێرە هاتە دەرێ لە جێی بە ئەوی کە بنزینی تێرەکەی ئەمە هەمووی جوانکاریە و هەروە جوانی و سەلامەتیەکەش لێرە بەرز بێتەوە بێتن ئەلێرە دابنیشێ ئەمە جێشەکی فریم تەزیل بوو و هەروە هەرزانی لە نرخدا بێتە ئەم لایە دابنیشێ ئێستا ئەمە ئەو تێکستانەمان هەمووی ئەوە کرد اینجا تەحدیدی دەکەین لێروکانە ئەم شەشکی نۆکەی فریم دەکەم شەشکی فریم دەکە یەکسەر دەیکەینە چی دەیکەینە ئیزی لە کیفریم ئەسیس لە F9 لێبێ ئێستا F9 لێ بدەم من بەرنامی تەزیلم ڕادەوەستی بۆیە وازم لەو هێناوە و هەروەها چ بکەین کاتێک تێکستەکان بەم شێوەیە دێ سیر بکەن بەم شێوەیە دینیتان بەم شێوە زیاد دەبێ و دێتە دەرێ لە پاش ئیزی ئەمەشی بدەینێ ینی بەشە دەربێتن موشم بلەری پێدرێن لێرە هەر سێکمان داگرچیرایە هەر سێکشی بەم شێوێ ئەمجارە حرەکەکەی تۆزێک کە دێتن بلەرە ینی مغەوەشە ئینجا دێتە دەرەوە لە هەر چوار لا هات بڵێن غەڵەتی ملایمان نەکرێت جوانی و سەلامەتی کەم بنزینە هەر زانی لە نرخدا تووشیان دەبڕێسێ زۆر بولبینە لە باتی وی فێرشتەکە بێتن لەوەی دەگەرە بزانە ئێمە چ غەڵەتێک چە هەڵەیەک دەکەین تاوەکو تۆزێک گەورەی بکاتن لەبەر ئەوەی زەڕەبینەکەی لە کار دەکەوێت ئەگەر بێت و ئیشی پێنەکە شتەکانی پێگەورە نەکە جا ئازیزان خۆشەویستام ئەمەشمان کرد ئێستا ئێمە چیمان هەیە ئێستا ئێمە چمان هەیە برێن 1 2 3 تێکشت و وەروە ماسکێکمان هەیە ئەم ماسکەمان لەو باگراوندا با بگەڕینەوە ئێرە لەم باگراوندی ئێرە داتاشیوە ئەم سمارتە بۆیە تۆ چی دەکەی نمونە ئەم سێ تێکستە با بڵێن ئێستا یودا بگرینەوە هەمی قەپاتکەینەوە لەم بۆشایە کلیکەین یومان داگرێت دەتوانین ئەم سێ بگوازینەوە بیخەینە چێن دەرێ پشت ماسکەکە تاوانیشان بدە بەس پێش ئەوە باگراوندەکەی بۆ دەجێڕینەوە باگراوندەکە ئەم سیارەیەکەوە لێرەش نیشان دەداتن وەروە دووبارە دەیکەینەوە لێرەشکە ئەم لەم لێرەی کە ڕامان چێشە کردمانە ماسکێکی سەر بەخۆ تای ناویشوان گۆڕیم نووسیتم سمارت کارت ماسک زۆر ئۆکەی اینجا ئەم باگراوندە ڕادەچێشی دەیهێنیە ژێرەوە یعنی ماسکەکە لەسەر باگراوندەکەیە تقریبا هەم ماسکەکە لاب بۆ دابنێ تەمەشاکەین هیچ چکە سیارەکە و ماسکەکە لە هەمان پۆزیشنە ڕێک لەو شوێنەی خۆیتی جا ئێمە چ دەکەین دەتوانین دوو حرەکە بکەین یان ئەو ماسکە بگوازینەوە سەرەوە تاواکو ئەم تێکستە سێ تێکستە بکەوێتە ژێرەوەی ماسکەکە یان هەر سێ تێکست دەگیری و ڕادێکێشیە ئەم بینە جا ئەمە ئاسانترە ئەم ماسکە برێن بەسەر بێخین و بیبینە چێن دەرێ بیبینە سەرەوە کاتێک خسمانە سەرەوە یەکسەر چی لێات بەس ڕاوەستە تۆزێک دەستکاری چی کرد دەستکاری تایمەکەی کرد بە ڕاکێشینە سەرەوە کاتێکەمە ئێمە ڕامان کێشا سەرەوە سەیر دەکەین تێکستەکان ئینڤزیبل دەبن دەکەونە ژێر ماسکەکە ئێستا ماسکەکە لا ببین تێکستەکە ئەوە لەس ئەو باگراوندەکەیە بەڵام کاتێک ماسکەکە دەکەینەوە یەکسەر تێکستەکان هەمووی دەستنە چێن دەرێ دەستنە ژێرەوەی ماسکەکە بۆیە لەبەر چاوی بینەر کە دەرێن ساحیرەکان فەن ینی سحر لە چاوت دەکاتن ئەمەش وەڕێک ئەوە بەم شێ ئێستا کاتێککە تۆ دەبینی بەم شێوێ بە دیار دەکەوێت کە تێکستەکان لە پس سیارەکە دێتە دەرێ
لە پشت سیارەکە بەڵام لە واقعدا ئێمە ئەگەر باگراوندەکە لا ببین لە پشت ماسکەکە دێنە دەرێ باگراوندەکە دابنینەوە وها بە دیارەکەی زۆر جاری بینیتانە بۆ ڤیددیۆش دەبێت لە ڤیددیۆ تێکست لە برین لە پشت گۆرانی بێژەگرێتە دەرێ گۆرانی بێژەکە کرایتە ماسک لە شێوەی ئەنیمەیشنی جولاو ئێستا ئێوە ئەگە سەرنجتان دابێتن ئەمە سوود و قانزازی تێکست و ماسکە شتەکانی زۆر پێ جوانتر دەکرێت جا ئێستا ئێمە دەتوانین تۆزێک حرەکەیەکی تری دروستکەین بۆ نمونە ئێستا ئەمە ئەو سێ تێکستە تەحدیدکەین یودا بگرین یو بکەینەوە لەم بینە ئەلێرە بین فلتەرێکی بدەینێ یان ئیفێکتێکی بدەینێ یان شتێک لەو بابەتانە ئێستا ئێمە بینەوە سەرچێ پریسێت ئەنیمەیشن پریسێت لەوێن دەرێت بکەین ئەنیمەیشن پریسێتمان کردو بچینە تێکست لە تێکست لۆی بڕۆینە خوارێ شتێکمان هەبوو ئەلێرە فێڵنگەکان لە چێنە تێکست دەشتوان ئەوتە فیل ئانسترۆک کە فیل ئانسترۆک داگدێکسەر چەیسینگ سترۆچیرا بگرە ئەمەش جوانیەک دەداتە بەچێ بە تێکستەکەمان دووبارە یودا بگرین ئێستا ئەلێرە دانیشت بۆ ئەمەشیان دابنین واروە بۆ ئەمەشیان دابنین ئەم دەکرا زووتر دابنین ئێستا ئەگەر ئێمە ئەمانە تەحدیدکەینەوە یودا بگرین حرەکەکەی دەبینین ئەم حرەکە نوێ لێرە لە بۆ هەمیان زیاد بووە با یودا بگرین بزانین حرەکە نوێیەکە چییە تەمەشاکە سیرکە کاتێککە دێتە دەرێ جوانی و سەلامەتی واروە چەیسن سترۆکەکەش بە ناویدا دەڕواتن لە ڕەنجی سۆرە لە ڕەنجی خۆیتی بەم شێوەیە تۆ دەتوانی ڕازانەوە بۆ ئیشەکەی خۆت بکەی لە پشت سیارەکە دێتە دەرێ و وەروە چەسین سترۆکیشمان دایتێ هەروەها هێشتان دەتوانی کاری ناوازە ئەنجام بدەیت لەبەر ئەوەی تۆ زۆر خوتواتی بەرزت بڕیوە لێرە چمان هەبوو ئەمە کارەکەیە واروەها دەتوانی دەستکاری باگراوندەکە بکەی بەبێ ئەوەی سیارەکە هیچ لێ بێ لۆچکە سیارەکە کرایتە ماسک لە بۆ نمونە ئێستا ئێمە بینە بلەرەکان بە ئەمە قەپاتکەینەوە ئەمە بلەرەکانە ئێستا برین هەر بلەرێک لە برەلانە بە ئەمە بزانیت چییە لە بۆ باگراوندەکە دادنین کاتێک لە بۆ باگراوندەکەی دادنا دەتوانی ئەمە فۆکسکەی بڵەریکەی واروها لێڵیکەی چوچێ بەبێ ئەوەی سیارەکە دەستکە لەو سیارەکە کرایتە ماسک جائزەن خۆشەویستان تکە سەبسکرایبی کەناڵی ئێمە لەبیر مەکەن ئێمە بە سەبسکرایبی کەناڵەکەتان عنی کەناڵەکان بە سەبسکرایبی ئێوە زۆر پێوەی دڵخۆش دەبین جایزان خۆشەویستان ئێوانەی ئەمڕۆمان بم شێوەیە هەرچەندە ئێستا بڵێن کۆمپیوتەرەکەی من تااقەت و توانایەکی زۆری نییە بتانی یان ڕامەکانی بتانی بە خێرایی ڕێندەری کاتی بکە ئێستا بۆ شوێ پیشاندا بەزستا لە ئەسڵ داوانیە خۆی خێراییەکەی کۆمپیوتەرەکەمە محدودا بابێتەوە خەت سپیسێکدا بگرم تا چا دەبێ بینیتان ئێستا ئەمە سیارەکەمان زۆر بە جوانی بە دیارکەتیان لۆ چونچێ ئەمەمان باگراوندەکەمان کردە بلەر ئەویش دەتانی کەی فرێمی بۆ دابنەی ئێستا بۆ نمونە ماسکەکە هەڵبگرین سیارەکەی کە لەگەڵ باگراوندەکەی ئەویش بڵەر بووە بەم شێوەی لەیاتە بەڵام ئەمە سوود و قانزازی ماسکە تۆ تەمەشای تێکستەکانیشکە تێکستەکان یەک دقە تێکستەکان لە چی خۆیان حەشاردایە لێرە خۆیان حەشاردە بەڵام کە ماسکەکەت هاویشتە سەریان هەمووی بزر دەبیت و سیارەکە زۆر بە جوانی نیشان دەدرێ بینیتان هەر دەتوانی بلەرەکە هێشتان کەمترکەوە ئەمە لەسەر باگراوندەکەی ئیش دەکە بەڵام ئەویش جوانی و جەمالیەکی یانی تایبەتی بە پرۆژەکە بەخشی ئەمە ڕێندەری کاتیە هەروەکو دەبینن ئێستا ئەگەر ئێمە دووبارە سیارەکە لا بین ئەمە سیارەی باگراوندەکەی بەڵام لێرە پێشتر لەوانەیە ڕابردوش کردمانە ماسک بۆیە تۆ لێرە جوانی و جەمالیەک دەبینی بە شێوەیەک لە شێوەکان هەرە چەندە زۆر سادەیە بەڵام بەشی ئەوەش دڵخۆشکەرە کە تۆ بتانی لێرە شبڕێک لێرە برێن شەدەیەک لێروکانە شتێکی گچکە فێر بووی
ئەمە بەسە یعنی ئێستا تۆ ئەلێ دەتوانیت بای 10 سانیە یان بای 5 سانیە شتێک فێربی نمونە شتێکی جوان فێربی لەوانەیە چتر 5 سانیە 5 سانیە هەموو 5 سانیەکان خڕ دەکەیەوە 6 سانیەی جوان دەتوانی دابتاشی بۆ ڕێکلامیش عادەتەن ستاندەردی 6 سانیە لە 6 سانیە ترازە بووە دەبتە دراما جاروێ یەک درامایە باز دەکات دەستە بازاڕی دێتەوە دەکڕی خزمان خڕ دەکاتەوە ئەو جارە هەمویان پێک و سواری پیکەبی دەبن دووبارە لە سنۆ سوپەرمارکێتەکەی ئەجە سازی لەبیر دەکات سازەکەی دەبە یعنی ئەوە درامایە ئەمە لە بۆ خۆمان درێن لە بۆ مشتەمەعیمە ئەم جۆرە ڕێکلامانەش ئیش دەکا بەس جاروێ تۆ ئەمە لە بۆ وێبسایتە چی دەتەوێتن لە بۆ وێبسایتە برێن نازانم چی پێ برێم ڕێکلامی برین ئەتوو برین ئینفۆگرافیکە شتێکی لە بابەتەیە دەتوانی 5 سانیەی خۆت بە جوانی دابتاشی بەو شێوەی کەوا ئێستا ئێمە لێرە هەمانە دا ئەزیزان خۆشەویستان ئەمە وانەی ئەمڕۆمان بوو زۆر خۆشحاڵ بووین کە لە خزمەت ئێوەی زەرە ئازوو خۆشەویستدا بووین بەس حەز دەکەین هاوکارمان بن لە سەبسکرایبکردنی کەناڵەکەمان با تارگەتی ئەم جارەمان 3000 سەبسکرایب ئێستا وەبزان 2000 ئەوانەیە وارووا حەز دەکەین هەموو خۆشەویستانێک کە سەیروانەکان دەکەن و سەبسکرایبیان نەکردە لە ئێستاوە سەبسکرایبی بکەن وارووا قوتابی بازی و خۆشەویستەکانی ئێمە کە قوتابی ئێمەە بەردەوام ڕۆژانە لەگەڵ ئێمەنەوە هۆگری وانەکانی ئێمەە حەزەکەین لە گروپەکان هەر گروپێکەوە هەیەکەوە بەڕێزت تێیدا ئاکتیڤی وانەکانی ئێمە بڵاو بکەیەوە ڕێکلاممان لە بۆ بکەی ئێمە زۆر سپاس دەکەین و سپاسان دەکەین و وەروە دڵیشمان خۆش دەبێتە هاندەرێک تاوەکو بتوانین بەوانەی تازە بە پرۆژەی تازە بە فێرکاری تازە لە خزمەت ئێوەی زێدە ئازیز و خۆشەویستدا بین تاوانەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرین خوددا پشت و پەنای هەمیشەیی هەموو لایەکتان بێ. سەردەمی پاک و خاوی نییە ئیتر بەسە پیسی و بێلەزەتی لە ماڵدا با چیتر نەبینە مەزە و گاڵتۆگە پیدەست ڤایرۆس و بەکتریا و ئەو نەخۆشیانەی لە پیسیەوە سەرچاوە دەگرن. ئێکسترا کلین پاکەرەوەیەکی نەوازە و تاک لە هەموو کوردستان و عێراقدا ئەو پاکەرەوەی کە بۆ تەمایە حەسانەوەی خانمانی بەریتانی و کەنەدی ئێکسترا کلینە تەنها لای ئێمە دەست دەکەوێت بە هەرزانترین نرخ لە ئەوفەرە تازەکەماندا. پاکەرەوەی ئێکسترا کلین زۆر خێرا و سحراویە لە سپیکردنەوە و لابردنی هەموو چەور و پیسی و پەلێک کە لە ڕق. پاکەرەوەی ئێکسترا کلین دەرەجەیە کە بۆ پاکردنەوەی تەباغ و مەنجەڵ مەغزەل و ستیل سپیان دەکاتەوە دایان کاتەوە ئۆریجیناڵ. پاکەرەوەی ئێکسترا کلین تاکە پاکەرەوەیە کە ئیشی هەموو پاکەرەوەکانی ترت بۆ دەکا بە شێوازێکی زۆر چالاک و کارە. ئێکسترا کلین کاشی و سیرامیک شوشە و پەڕۆک و قوماش و دار و بەردت بۆ ساف و لوس و پاک دەکا وەکو جارانی لێ دەکاتەوە. ئێکسترا کلین لە ڕێگای ئێکسترا کلین پۆلیش بۆ سیارەکەت بکە شوشەی لایتەکانی ساف و بەڕەوەنەق بکەرەوە تاکانی بدرەوشێنەوە. ئێکسترا کلین دژی چەوری و پیسی و پەلەی ڕەش و برش و مەرەکەبە لەسەر ئاسن پەڕۆک سیرامیک کاشی پێستا جلد ستیل بەردوودار بە زووترین کات تەقلەیان پێ لە دەدا پاچیان دەکاتەوە. دووبارە جوانی و پاچی و شەوق و ڕەونەق بگەڕێنەوە بۆ کەلوپەل و ماڵەکەت لەگەڵ ئێکسترا کلین. خوددا هەموو لایەک بپارێزێ لە هەرچی نەخۆشی و دەرد و بەڵا هەیە کە لە ڤایرۆس و پیسی سەرچاوە دەگرێ. ئێکسترا کلین.